بوونی قوتابی پەروەردەی تایبەت لە پۆلێکی گشتیە ڕاستی کێشەیەکی گەورەی بۆ مامۆستا دروست کردووە ینی کارەکاتە سەر قوتابیەکانی کەش نابێت گەشەی زۆر دواکەوتووە ئەو زۆر دواکەوتووە لە هەمان کاتیشە زۆر جار کێشە دروستەکە بۆ قوتابیەکانی کەش ینی سەرنجی ئەوانە با بۆ خۆی ئەوە کێشەیەکی گەورەی زۆر سوپاس مامۆستا ڕازا اینجا بەڕێزان من خۆم لەو لوجنەیە ئەوە 8 ساڵە خۆبەخش لە لوجنەی دەستنیشانکردی مناڵی خانپێداویستی تایبەت وەڵی یەکەم جار چوین کە 7 ساڵ 8 ساڵ پێش ئێستا بۆ مەکتەبێ کوڕێک چوو بوو پەلاماری سنگی مامۆسایشی یابوو لێ یابوو ئەو مامۆسا 3 مانگ لە خەستەخانە بوو ئەو ئێستا مدیرەکەی زانێت باسیشیەکە و شفتەربەیەکیشمان لەگەڵا بوو سد میدیاویشمان لەگەڵا بوو کە ئێستا سەر لەگەڵمانە ماڵی ئاوای لوجنەکە ئەزانێ باسچیەکەین کوڕەکە کە تەوزل بوو على ئاساس ئەمە مامۆسای دووەمی بۆ دابینەکەن بەڵام ئەم گەشەی ئەوەندە دوا کەوتبوو منهجی مەکتەب بەکەڵکی نایە مامۆسا بۆیە ئێمە داوامان کرد ئێستا بەس لە شاری سلێمانی 4-5 مەکتەب بووکو بەڕێز بەڕێوەبەرێکی هاوکاری کردین پۆلی تایبەتمان داناوە ئەوە بێ لە پۆلی تایبەت هابن منهجی تایبەتیان بۆ دانەی ئێستا مای دڵخۆشیە لە یاسای وەزارەتی پەروەردەیە کە من 4 جار بەشداریم کە سوپاسی وەزیری پەروەردە کە مامۆسایان کەبانی کردم 4-5 جار بەشداریم تیا کردووە یاساکەمان وا داناوە ئێستا بەشێکی گەورەی علاقەی بە مناڵانی خانپێداویستی تایبەتەوەیە ئەبێ خوێندنەکە وەکو وڵاتانی دنیا بێ مامۆسا ئەبێ لوژنەی تەشخیصەیە کە من ئێستا لەو لوژنا من اختیباری زەکایان بۆکەم 4 مامۆستا 3 دکتۆری تریشمان لەگەڵایە بەڕێز پسپۆڕن یەکیان پزیشکی مناڵانە یەکیان پزیشکی دەمار و مێشکە یەکیان پزیشکی دەرونیە لەگەڵ سەرپەرشتیارێک فێربووە هەر 5مان تەشخیصیەکەین ئەمانەی کە توانای فێربوونیان هەیە ئەڵێن بۆ وەزارەتی پەروەردە کە گیان لە مەکتەب دابینی و مامۆسای دووەمی بۆ دابینگە ئەبێ مامۆسای دوم لە تەنیشتەوە بێ بەڵام ئەمە بۆ کامەیە مامۆسا بۆ ئەوانەی توانای فێربوونیانی ڕێژەی زیرەکی لە 70 بۆ 85 چ مناڵی ناو پۆل 85 بۆ 150 ئەمانەیە بەس ئەوەی لە 85 بۆ 70 بێ ڕێژەی زیرەکەی ئەوانە بەڵتی تعلم بە هێواش فێرەبن یا زەحمەت فێربوونیانێ ئەمە پێویستی بە مامۆسای دووەم هەیە بەڵام ئەوانەی ڕێژەی زیرەکەکان لە 70 کەمتر بێ بۆ 50 ئەمە پێویستیان بە پۆلی تایبەتێ مامۆستا نەک لەوە ئەو منهەجەی پۆلی یەکیان بۆکەی بۆ 2 ساڵ 3 ساڵ پۆلی یەکی ابتیدایی بەم شێوەیە بەڵام غەڵەتەکە ئەوەیە لەو مەکتەب کە جەنابە باسیەکەی مناڵەکەیە کە پێویستە لە پۆلی تایبەت بێ نەک لە پۆلی گشتی ئەو منهەجە بە کەڵکی ئەو نایە قورسە ئەوە بێ بخرێتە پۆلی تایبەتەوە هەندێکمانەی مامۆستا گیان پۆلی تایبەتیش بە کەڵکی ناگەشەی زۆر دایکەوتووە ئەبێ لە سنتەرا خزمەت کرێ ڕاهێنانی پێ بکرێ سنتەری تایبەت جاوە لەو یاسا نوێی وەزارەتی پەروەردەیە ئێمە ئەوەمانداناوە ئێستا ئەوەی من بزانم لە ئەنجومەنی وەزیرانە مناقەشەیەکەن دوایە چێتە پەرلەمان ئەگەر ئەوە بکرێ مامۆستا گیان ئەو کێشانەمەی حەلە بێت ئەبێ بەس بکرێ بە یاسا بەس ئێستا زۆر مەکتەب هەیە ئەڵێ من نیمە چۆن هەر مامۆستای پەروەردەی تایبەت وەکو میلاگ نییە ئێستا ئەو کێشەیەشمان هەبوو ئێستا من سەرۆکی بەشی پەروەردەی تایبەتم ئەوە 2 ساڵە خریجمان هەیە لە زانکۆی چەرمۆ هەیە لە زانکۆی هەولێر هەیە لە زانکۆی دهۆکێ هەمووی تەخەڕوجەکەن ئەوە بێ مامۆسای دووەم و ئەو سەنتەرانە ئەو مامۆستا پەروەردەی تایبەتە پۆلی تایبەتەکان تەعینان کە ئێستا بوون بە هەزاران کەس و وایە سا سوڕێنەوە ئەوەش بەشکم زۆروفەکە چاک بێ ئینشەڵڵا وانە وەکو محاضر بێ وەکو تەعینات بێ سوپاس مامۆستا ڕازا